بسم الله الرحمن الرحيم. الحمد لله صحبه وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لا درس تفسير دزين سر سورة كهف بحكم ويك حفتانة ديخوينين ببي قماني أقر لمانا ومبستكانشي حالي ببين طبعا أزركي زورترا وباداشتكي زورترا پێشەوەی بچینە سەر تەفسیرەکەی با کۆمەڵێک زانیاری لەسەر سوورەتی کەهف بڵێن. تاوان معلومە ئەل-کەهف بە معنای ئەشکەوت دێ کە یەکێک لە بەسەرهاتەکانی ناوی تەنها یەک لە بەسەرهاتەکانی بەسەرهاتی هاوڵانی ئەشکەوتە. لەنا سوورەتەکە کۆمەڵێک بەسەرهاتی دیکەی پڕ لە دەرس و عیبرەت و سەرنجڕاکێشی تێدانە. ئەوە یەک. طبعا سوورەتی کەهف بە سوورەتی مەکی حیسابە لەگەڵ ئەوەدا کە ئاەتی 38 و ئاەتی 83 دوو ئاەت لە ناو سوورەتەکەی لە مەدینەی هاتوونەتە خوارێ، بەڵام لەبەرەوەی زۆربەی ئاەتەکانی لە مەکەی هاتوونەتە خوارێ بە مەکی حیسابە. زنجیرەی طبعا 18هەمە بە سوورەت طبعا ئەگەر لە فاتحە ڕاپێدا بێین. دوای سوورەتی غاشیە طبعا دابەزیوە. یەکێکە لەو پێنج سوورەتانێک کە بە ئەلحەمدولله طبعا بە سوپاسکردن بۆ خوای پەروەردیگار دەست پێ دەکات کە معلومە فاتحامان هەیە، سوورەتی ئەنعاممان هەیە، کەهفمان هەیە، سەبەئمان هەیە، فاتیرمان هەیە کە سەرەتاکەیان بە سوپاس و ستایشی خوای پەروەردیگار دەست پێ دەکات. سوود و قازانجەکانی خوێندنی سوورەتی کەهف چییە؟ طبعا ئەوەی کە حەدیثی صحی لەسەرە ئەوەیە کە هەر کەسێک دە ئاەتی کۆتا لە ڕیوایەتێک دەفەرمێت دە ئاەتی سەرەتای سوورەتی کەهفی لەبەر بێ لە فیتنە و ئاشوبی دەجال پارێزراو دەبێت کە فیتنە و ئاشوبی دەجال یەکێکە لەو فیتنە گەورانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆیدا خۆی هەموو نوێژێک طبعا خۆی پاراستووە لە فیتنەی دەجال و ئێمەشی فێر کردووە کە بەردەوام لە نوێژ و دوای تەحیاتی بڵین و ئەعوذ بیکە من فتنەتی المەسیح الدەجال. یەکێکی دیکە لە طبعا قازانج و سوودەکانی بە حەدیثی صحی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە هەر کەسێک سوورەتی کەهف بخوێنێ خوای گەورە نور و ڕووناکی دەخاتە ناو دموچاوی ناودڵی طبعا بەمەرجێک ڕۆژانی جومعە بە نیەتێکی خاوێن و پاکەوە ئینسان سوورەتی کەهف بخوێنێ. ئەو نورە لەکوێ؟ لە دنیاە لە قیامەتەیە؟ بێگومان لە قیامەتەیە. لە دنیادا ئەو کەسانی سوورەتی کەهف دەخوێنن خۆ هیچ نورێکی ئاشکرا نایەتە ناو دموچاویان و لە دنیاشدا زۆر پێویستمان پێی نییە، چونکە لە دنیادا نوری کەمان هەنا وایە ڕۆژمان هەیە، مانگمان هەیە، کارەبا و گڵۆپمان هەنا و دنیاش هێندە تاریک نییە کە طبعا هیچی تێدا نەبینین. بۆیە طبعا ئەو نورەی کە لە حەدیثەکەیدا باز دەکرێت و لە فەرمودەکان باز دەکرێت ئەوەیە کە ئینسان بە ئەندازەی ئەوەی کە سوورەتی کەهفی خوێن بێت و لەگەڵ ناخ و دڵیدا تێک هەڵبوو بن لە ڕۆژی دواییدا کە هیچ ڕووناکیەک هیچ نورێک بوونی نییە، خوای گەورە بە ئەندازەی خوێندنی سوورەتەکە نور و ڕووناکی دەخاتە ناو جستە و لاشەت کە حەدیثمان هەیە طبعا دەفەرمێت نور و ڕووناکیەک وەگەوەی وایە لە مەکەوە بۆ مەدینەی یان لە مەکەوە بۆ سەنعا یان حەدیثی کەمان هەیە دەفەرمێت لە بنی پێی ئینسانەکەیەوە تا ئاسمانەکان ئەگەر نورێکی بێنی ئەو نورە چەندەی وەک دەڵێن لە بنی پێیتەوە ڕووناک دەکاتەوە تا ئاسمانەکان لە قیامەتێ خوای گەورە نورێکی ئەوەندە زۆرت پێدەدا. تەمەن دەزانین لە قیامەتێ تا نورەکەت شەوقەکەی زۆرتر بێت پەڕینەوەت بەسەر پرتی سیراتدا ئاسانترە. ئەوەی نوری پێ نەبێت لە ڕۆژی قیامەتێ بە هیچ شێوەیەکی ناتوانێت بپەڕێتەوە. کەی بخوێنین باشە سوورەتی کەهف؟ کەی دەست پێ دەکا؟ تەوان ئەوەی کە ئیشکالی تێدا نییە و هیچ قسە هەڵ ناگرێ لە مەغریبی ڕۆژی پێنجشەممەوە تا مەغریبی ڕۆژی جومعە شەو ڕۆژی جومعەیە لە هەر کاتێکدا بخوێنی تەبیعیە. مەرجە هەمووی بەسەر یەکەوە بخوێنی نەخێر. دەکرێت مەسەلەن سەعاتی یەکەم دە ئاەتی بخوێنە، شەوەکەی 20 داەتی بخوێنە، بەیانەکەی 20 کە بخوێنە، دوانێ ڕۆیەکەی تەواویکە، پێش مەغریبێ تەواویکە تەبیعیە.
ئەو کەسەی کە قورئان دەخوێنێتەوە مەفروض وایە بۆ خۆی چاک وایە بۆ خۆی بە دەمی خۆی طبعاً سوورەتەکەی بخوێنێ. هەدی ئەو کەسانێک کە قورئان نازانن بەبێ گومانی بۆ ئەو کەسانێک کە قورئان نازانن ئەگەر بە وردی گوێ لە سوورەتی کەهف بگرن و سوورەتی کەهفیان بەسەردا بخوێنرێتەوە و دیقەتی دەنێ و گوێی لێ بگرن، ئەو کەسەی کە گوێ لە قورئان دەگرێ وەگەوەی وایە قورئانی خوێن بێت و ئەجری خوێندنەکەی دەگاتێ بە زوریابن ئەو بۆ یەکێک کە بۆ خۆی وەک دەڵێ نازانێ بخوێنێ یان عوزری هەیە جاری وایە عوزرێکت هەیە عوزرەکە ڕێت پێ نادا قورئانی بخوێنی بەڵام گوێی لێ بگرە طەبیعیە. ئەی دەکرێ بە جەماعی بخوێنین ئێستا هەیە بە گروپات بە 10 کەس بە 20 کەس سوورەتی کەهف تەواوکەین بێگومان ئەوەش کۆمەڵێک حەدیثی کەمان هەنە کە خوای گەورە لە قورئانیشدا باسی ئەوەی کردووە قورئان خوێندنەوە بە جەماعی الذين يتلون كتاب الله یان حەدیثەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم الذين يتدارسون القورآن بينهم ئەو حەدیثانە کە باسی ئەوەی دەکەن کە مسلمانان بەیەکەوە کۆ ببنەوە و قورئان بخوێنن بەڵێ ئیشارەتی تێدا ئاماژەی تێدا بەڵێ دەکرێت بە جەماعیش بخوێنین بەڵام بە مەرجێک ئاگار لێک بێ نەگە تۆ بە نمونە لاپەڕەیەکی بخوێنی و تەواو خۆت بخوێنی و بڕۆی پێ دوابێ خێری هەموو شت گەیشتۆتێ ئەگەر تەنها پێ لە دەئاەتی خۆت لێ بووبی خێری داەتەکەی خۆت گەیشتۆتێ گوێت لە 20 داەتی گرتبی خێری 20ەکەی بەڵام کەسێک تا کۆتایی دەمێنێتەوە بە مەجموعەیەکان تەواوی دەکەن ئەوەش هەڕێی تێدەچێ. ئەگەر ڕۆژی جومعەی پێت نەخوێندرا ئەگەر ڕۆژی جومعەی پێت نەخوێندرا زۆرێک لە عولەما ڕەئیان وایە لە ڕۆژەکانی کەشدا بیخوێنی سونەتەکەت هەر بەردەکەوێ گرنگەوەیە لە هەفتەی جارێک ئینسان سوورەتی کەهف بخوێنێ. خاڵێکی دیکە تەبعاً لەسەر سوورەتی کەهف ئایا خوێندن یان بۆچی سونەتە ئینسان سوورەتی کەهف بخوێن هەر کەلیمەکان بەسەردا بڕۆین و تەواو بێگومان نەخێر وەکو باسم کۆمەڵێک ڕووداوی واقعی پڕ لە پند و ئامۆژگاری تێدانە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەفتانە خوێندوویەتی و پێمان دەڵێ بخوێنن بۆ ئەوەیە ئەو ڕووداوانەمان بەبیر بێنەوە ئەوە یەک پاشانیش پند و ئامۆژگاری لە ڕووداوەکان وەرگین کە لە کاتی خۆیدا یەک بە یەک باسی پند و ئامۆژگاریەکان دەکەین کە ئەوە پێویست ناکات لێرە ئەوەیکەین. ئەو حەدیثانەی کە لەسەر سوورەتی کەهف هەنە باسی فەضلی سوورەتی کەهف دەکەن طبعاً مەشهورترینیان أو حديثيك بيغمبر لفرمي صلى الله عليه وسلم من قرأ سورة الكهف ليلة الجمعة هركسك سورة كهف بخوينه لشوي جمعة دا طبعا رواياتك كذا فرمي يوم الجمعة لروج جمعة دا أضاء له من النور فيما بينه وبين البيت بيت العتيق لفرمي خواي قبر النور وروناشيكي بيدا كليروا هتا بيت العتيق يعني هتا كعبة لمدينة وهتا كعبة برشايرون بيته أجر دنيا به ولا حديث كذا ده فرمد من قرأ سورة الكهف في يوم الجمعة ليه كم ده فرمد ليلة الجمعة ليه كم ده فرمد يوم الجمعة هركسك سورة كهف روج الجمعة بخوانه أضاء له من النور ما بين الجمعتين خواي قبل النور يجي بيته ده كنواني هرد جمعة كان بو برب كان لنور ك وكو قتمان أو حديثة بلام تندان حديثي كمان هنا طبعا بروايات جاوازترو بروايات تفاصيل تري تدانا بلام او اندا او حديثة بس بو او كردن و بو يتاكترين كات وكو قتم شو روجي جمعة هر دوكيان فرقيان نية بلام اگر روج وشوي جمعة بيد نخويندرا روجا كاني كخويندت ببي قماني انسان سنتكي هەر بەردەکەوێت و خێرەکەی هەردەگاتێ گرنگ هەفتە جارێک ئامانجەکە ئەوەیە تۆ ڕووداوەکانی ناو سوورەتەکەەوە بیر خۆتیان بێنیەوە ئەوە یەک پاشانیش دەرس و عیبرەتیان لێوەرگری پند و ئامۆژگاریان لێوەرگری چونکە زانینی بەسەرهاتی هاوڵانی ئەشکەوت هیچ نییە تەوان ئەگەر عیبرەت و پند و ئامۆژگاریەکان دەبن ها مەسەڵەن بەسەرهاتی دوو پیاوەکەی تێدا کە خاوەنی باخ بوون ئەگەر دەرس و عیبرەتی لێوەرنەگرین سوودی نییە بەسەرهاتی موسا و خەضری تێدایە کە دەیگەینێ بەسەرهاتی ذیلقەرنەینی تێدایە باسی یەئجوج و مەئجوجی تێدایە ئەگەر لە ناو ڕووداوەکاندا ورد نەبینەوە و دەرس و عیبرەتی تێدا وەرنەگرین و لە ژیانماندا دەرس و عیبرەتەکان جێبەجێ نەکەین بێگومان خوێندنەکە بەڵە خێرەکەت هەردەگاتێ
بەڵام ئامانجەکە ناپێکێک چونکە تۆ سوودت ئەو کاتە لە سوورەتەکەی نەبینیوە وەکو پێویست. سەرەتای سوورەتەکەی بابچینە سەرە دەفەرمێت الحمد لله الذي أنزل على عبده الكتاب. الحمد لله يعني هرچی ستایش و سوپاسکردن هەیە تەنها و تەنها شایستەیە بەخوا. الحمد هەرچی ستایشە، هەرچی مەدحە، هەرچی ثەنایە، هەرچی سوپاسگوزاریە، هەرچی شکرە شایستەیە بەکێ؟ لله، شایستەیە بەخوا. کام خوایە؟ الذي أو خواي أنزل على عبده الكتاب ناردوية خواري بسر بندكي خويدا كمحمد صلى الله عليه وسلم الكتابة أو كتابك جورتين نعمة بو أمتي پیغمبر صلى الله عليه وسلم أويك خاوني قرآني وبهوي قرآن وطبعا خواي جورا أمتي پیغمبر صلى الله عليه وسلم برس كردوتو بسر همو أمتكان دا وقرآن طبعا هو كاري وقدلي بختوري دنيا وزائدا قيامة شمانة ولم يجعل له عوجا ودايننا وخوا لنا أو قرآن دا عوج هج ناريكيو هج ناتواويو هج خوارو خيتيك قرآن هج خوارو خيتيو ناتواويك لو شكاني لمعناكاني لحكمكاني لياساكاني دا بوني نية هرتي لنا قرآن دا هي دبي صد باورت بي بي او يك ودبي قناعتي كلشت هبه ككمترين هلا لا قرآن دا نلا تلفوظ خوين نوي دا نلا نوسيني دا نلا حكمو ياساكاني دا بوني نية قرآن چون طبعا ها نوسينكي پارزراوه خوين نوكي پارزراوه حكمو ياساكاني شي خواهي قورا بجورك دايناون ك چون ياساي بو مانگو استيركان داناوه و مانگو استيركان یاسای خواجه بەجێ دەکەن وەک دەڵێ بەدەقیقی یەک تۆز خەلەلیان تێدا دروست نابێ هەر مرۆڤێکیش یاسای خوای گەورە جێبەجێکا بەبێ گومانی کەسێکی ڕاستی لێ دروست دەردەچێت و تووشی هیچ لاری و خواریەک نابێ. الحەمدولله سوپاس بۆ خوا الذي ئەو خوایەی ئەنزەلە ناردوویەتە خوارێ على عبده بەسەر بەندەکەی خۆیدا کە محەممەدە صلی الله عليه وسلم الكتابة أو كتابة ولم يجعل ودايننا وخواي قورة له لنا أو كتابة دا كناردوية خواري عوجا هيج خواري ولاريك أو جار لآتكي كذا فرمت قيما يعني كتابة ريك وراستو تواوا لينذر بوشي هات وقرآن لينذر تابت رسينه تا ئاگادار کاتەوە خوای گەورە بەو قورئانە خەڵکی لەچی بەئسەن لە سزایەکی شەدید زۆر بەهێز من لەدونه کە لەلایەن خۆیەوە سزاکەی حازر کردووە. یەکێک لە ئیشەکانی قورئان ئینذارکردن و ترساندن و هەڕەشەکردنە لەو کەسانەی کە ئیمان بە قورئان ناهێن و کە ئەو قورئانە جێبەجێ ناکەن. قەیمەن قورئانێکی ڕێک و ڕاستە لينذر هاتووە تا بترسێنێ تا ئاگادار کاتەوە ئەو قورئانە خەڵکی لەچی لە بەئسەن شەدیدە لە سزایەکی زۆر تند و بەئێش کە من لەدونه کە لەلایەن خواوە حازر کراوە بۆ شێ بۆ ئەو کەسانەی کە بەدوای ئەو قورئانە ناکەون بۆ ئەو کەسانەی کە ئیمان بەو قورئانە ناهێنن بۆ ئەو کەسانەی کە ئەو قورئانە ناکەنە دەستور و یاسای خۆیان لە ژیاندا. ويبشر المؤمنين وهاتوا مجد بدا بإيمان داران كام إيمان داران بلام الذين يعملون الصالحات أوانيك أنجام ددن كار باشا كان مجدكتيا بيان دالي أن لهم ببيقماني آماده كرا وبويان أجرا حسنا پاداشتێکی زۆر جوان کە کوێیە کە بەهەشتە. کەواتە قورئان دوو بەشە بەشێکی ئینذار و هەڕەشەکردنە لەو کەسانەی کە پشت لە قورئان دەکەن بەشێکی مژدە و دڵخۆشکردنە بۆ ئەو کەسانەی کە باوەش بە قورئاندا دەکەن و قورئان دەخەنە سینەیان و بەدوای قورئانەوەدا دەڕۆن و لەگەڵ قورئاندا دەژین. قەیمەن ئەوە تەواوکەری ئاەتەکەی پێشوویە ها بۆیە لە خوێندنەوەشدا ها کە وەصلی ئاەتەکەی دەکەی سەکتەی دەکەی ها وەلەم یەجعل له عیوەجا قەیما عیوەج و قەیم دوشتی عەکسی یەکترن. ها خوای گەورە
لنا قرآن دا خواري دانا ناوا عكسي خواريتيا قيم راست ريكا لينذر هاتوا تابتر سنة أو قرآن خلقي التي لا بأسا شديدا لسزاجي زور تند ئاگاداریان کاتەوە کە خوا سزایەکی زۆر توندی حاضر کردووە من لەدونه لەلایەن خۆیەوە بۆ کەسێک کە شوێن ئەو قورئانە ناکەوێ ويبشر وهاتووە مژدەش بدا المؤمنین بە هەرچی ئیماندارە الذين يعملون الصالحات ئەو ئیماندارانەی کە کار و کردەوەی چاکە دەکەن أن لهم بەبێ گومانی بۆیان ئامادە کراوە ئەجرا حەسەنە پاداشتێکی زۆر جوان چەند لەناو بەهەشتێدا دەبن ماکیفینە دەمێننەوە لەناو ئەو بەهەشت و نیعمەت و خۆشیانە فيه یعنی لە ناویدا ئەبەدەن بۆ هەمیشەیی ماکیفین دەمێننەوە فيه لەناو ئەو نیعمەت و خۆشی و بەهەشتانەدا ئەبەدەن بۆ هەمیشەیی و بۆ هەتاهەتایی پاشان وينذر الذين وهاتوا قرآن بترسێنێ ئەوانەی قالوا کە گوتیان اتخذ الله ولدا خوا بۆ خۆی منداڵی بڕیار داوە وينذر الذين وبۆ ئەوەی ئەو قورئانە بترسێنێ الذين ئەوانەی قالوا گوتیان اتخذ الله اتخذ يعني گرتوویەتی دایناوە خوا چ شتێک وەلەدە منداڵ بۆ خۆی جا شێ بوو وای دەگوت جوولەکەکان وایان دەگوت دەیانگوت عوزەیر کوڕی خوایە نەعوذ بالله مەسیحیەکان دەیانگوت عیسا کوڕی خوایە هێندێک جار دەیانگوت مەڕیەمە کچی خوایە وایە بتپەرستەکانی مەکەش دەیانگوت مەلایکەت کچی خوان هاتووە قورئان ئەو کەسانە بترسێنێ ئەو کەسانە ئینزارکە ئەو کەسانە ئاگادار کاتەوە کە منداڵ پاڵ دەدەنە لای خوا پێیان وایە خوا منداڵی هەیە چونکە منداڵ هەبوون سیفەتی نەقسە ئینسان بۆ حەزی لێ لە دنیادا منداڵی هەبێت چونکە پێی وایە پێویستی پێیان دەبێت لە تەمەنێکدا بەڵام خوا پێویستی بە هیچ کەسێک نییە وەخوای پەروەردگاریش منداڵ و وەچەی نییە ئەوەی کە منداڵ و وەچە پاڵداتە لای خوای پەروەردگار یەکێک لە گوناهە گەورەکانی کردووە وەخوای گەورەش بە جەهەنەم و دۆزەخ هەڕەشەی لێ کردوون وينذر الذين هاتووە بترسێنێ ئەوانەی قالوا گوتیان اتخذ الله بڕیاری داوە خوا بۆ خۆی وەلەدە منداڵ خوا دەفەرمێ ما لهم به من علم ما لهم يعني نەبوو بۆ ئەوان به لەسەر ئەو قسەی کە دەیان کرد من علم هیچ زانیاریەک چۆن زانیان خوا منداڵی هەیە خۆ یا دەبێ دیبێتت یا دەبێ کەسێک پێی ڕاگەیان دەبێ لە کە طبعا نەخوایان دیوە تا منداڵی خوا ببینن نەعوذ بالله وەنە لە هیچ کتێبێکی ئاسمانیشدا باس کراوە کە خوا منداڵی هەبێت و خوا پێویستی بە منداڵ بێ بەعکسەوە لە هەموو کتێبە ئاسمانیەکاندا خوای باسی تاک و تەنیایی خوای پەروەردگار کراوە باسی ئەوەی کراوە کە خوا بێنیازە و پێویستی بە هیچ کامێک لە دروستکراوەکانی خۆی نییە ما لهم نییە بۆ ئەوان به لەسەر ئەو قسەی کە سەبارەت بە خوا دەیکەن من علم هیچ زانیاریەک ولا لآبائهم باب و باپیرانیشیان کە قسەکەیان کردووە هیچ زانیاریەکیان نەبوو ئەجا خوا دەفەرمێ چی قسەیەکەی بۆ خۆت علمت پێی نەبێ زانیاریت لێ نەبێ بشیڵەی خوا دەفەرمێ کەبوڕەت زۆر گەورەیە کەلیمەتەن کەبوڕەت یعنی زۆر گەورە بوو کەبوڕەت ئەو وشەیەی کە تەخڕج من ئەفواهیم کە سەبارەت بەخوا لە دەمیان دەردەچوو ئەوە کە دەیانگوت هەر بە زمان دەیانگوت خوا منداڵی هەیە نەک بە وەسوەسە و خەتەرە بەسەر مێشکیاندا بێ ئەگەر هەر وەسوەسە و خوتخوتەی ناودڵیان بایە و ئاشکرایان نەکرد بایە لەوانەیە گوناهەکەی نەوعێک بە بەڵام ئێستا کە قەناعەتی دڵیان وایە و وەک دەڵێ بە ئاشکراش دەڵێن خوا منداڵی هەیە نەعوذ بالله دەڵێن مەلایکەت کچی خوایە بە بێشەرمی عیسا کوڕی خوایە مەڕیەمە کچی خوایە عوزەیر کوڕی خوایە گوناهەکەیان گەورەترە خوا دەفەرمێ ئین یەقولون یعنی ئەوەی ئەوان دەیڵێن إلا كذبة تەنها درۆیە واضحة ما لهم نەبوو بۆ ئەوان به لەسەر ئەو قسەیە کە دەیان کرد من علم هیچ زانیاریەک ولا لآبائهم باب و باپیرانیشیان هیچ زانیاریەکیان نەبوو کەبوڕەت کەلیمەتەن زۆر گەورە بوو ئەو وشەیە کە تەخڕج من ئەفواهیم کە دەردەچوو لە دەمیان
إن يقولون أوي ديلين إلا كذب تنها درويا هج راستيكي تدانية جاء أو دفرمون لتفسير أو آتيدا جارك خلق يمن هاتونة مدينة بو خسمتي پیغمبر صلى الله عليه وسلم وتواني پیغمبر إخوة صلى الله عليه وسلم إما زور جار خود خوتە و وەسوەسەی خراپمان بەسەر مێشکی دادێ پرسیاری نابەجێمان سەبارەت بەخوا و بەهێندێک لە دروستکراوەکانی خوا بۆ دروست دەبن بەڵام لە ترسی خوای ناوێنین لە بینی خۆماندا وەک دەڵێ پرسیارەکان کە لە دڵماندا دروست دەبن لە یەکتریشی بکەین و ئاشکراکەین تاوان پێغەمبەر دەڵێ چی پێغەمبەر دەفەرمی ئەوە نیشانەی ئیمانداریەتیتانە وەسوەسە و خوتخوتەی کە بەسەر دڵت دادێ و وەک دەڵێ دەسەڵاتی خۆتی تێدا نیە خوای گەورە بە فەڵی خۆی وای کردووە کە ئەو شتانەمان لێ نەگرێت ئەو شتانەمان لەسەر حیساب نەکا بەڵام وەسوەسە و خوتخوتەی ناودڵ قەناعەتی ناودڵ ئەگەر بوو خراپیش بوو کردیشت بە قسە بەبێ گومانی ئەو کاتی گوناهەکەی و تاوانەکەی خراپترە و لەسەرمان حیساب دەکرێت و لەسەرمان دەژمێردرێ دەنا هیچ کەس نییە مەسەلەن بە مێشکیدا گوناه نێ بە مێشکیدا خراپە نێ بە مێشک بیر لە خراپە نەکاتەوە بەڵام ئەوانەی کە ئینسان بە مێشک بیریان لێ دەکاتەوە بەڵام نایکاتە قسە یان نایکاتە کردار بەبێ گومانی خوای گەورە ها لە سوورەتی بەقەڕەدا جارێ ئاەتی یەکەمەها دەفەرمێت لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم دەفەرمێت ئەو شتانەی کە هەتانن بیشارنەوە یا ئاشکراکەن خوای گەورە لێپرسینەوەتان هەر لەسەر دەکا سەحابە بەلایەنەوە قرس بووتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەسەڵاتمان هەیە قسەی خراپ نەکەین دەسەڵاتمان هەیە کردەوەی خراپ نەکەین بەڵام دەسەڵاتی دڵمان نییە جاری وایە دڵمان شتی بەسەر شتی خراپی بەسەردادێ مێشکمان شتی خراپی بە فکردادێ دواتر ئاەتی دواتر هاتە خوارێ لا یکلف الله نفسا بەوەی تەوان سەحابە تۆزێک ئاوێکیان بەدڵیدا کرایەوە دەنا ترسێکی زۆریان لێ نیشت بوو هەن لا یکلف الله نفسا إلا وسعها ئەوە لە توانای خۆدانیە لە توانای خۆدانە بوو خوا لێت ناگرێت بەڵام ئەوەی وان هەر ئەوە نەبوو لە دڵیاندا بە مێشکیاندا هات پێ مەلایکەت کچی خوایە بە ئاشکراویان دەگوت و وەک دەڵێ بە قەناعەتیشەوە ئیدعایان بۆ دەکرد ئاەتی دواتر خوا دەفەرمێ فلعلك خەریکە تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم باخع يعني لناو دبي دفوتيني دكجي نفسك خود على آثارهم لسر أو خرابة كاري وتاوان كاري أو بتبرستان ديكن إن لم يؤمنوا كاتك كأوان إيمان ناهنن بهذا الحديث بو قصاني كتو بو قرآني كتو بوان دخوينيوا أسفا لداخل پیغمبر صلى الله عليه وسلم هند حزي ليبو خلقي مكة وشوين كوتوكاني ئیماندار بن و مسلمان ببن و بە ئاگەر نەسووتێن گەیشت بۆ دەرەجەی خۆ ئەزیەتدان خۆ نەڕەحەتکردن و هێندە ئیلحاحی دەکرد و هێندە شێوازی جۆرا و جۆری بەکاردەهێنان لە بەرامبەر خەڵکی مەکەدا بەس بۆ ئەوەی خەڵکی مەکە بە ئاگەر نەسووتێن خۆ دنا پێغەمبەر هیچیشی پێیان نەبوو خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر یەک کەس ئیمانی پێ نەهێنا بایە فەرزەن گرنگەوەی ئەو پەیامەکەی گەیاندووە خۆ هەر پێغەمبەر بۆ و هەر گەورەترین مەخلووقە بەڵام کاتێک کە حەز دەکات خەڵک ئیمان بێنێ پێی خۆش بوو خەڵک لە ڕەحمەتەکەی و لە میهرەبانیەکەی بەڵام خوا ینی تێیپەڕاندوو بۆی خوا ڕەخنەی لێ دەگرێت فەرمێ فەلعلەکە خەریکە تۆ باخع نەفسەکە لەناو دەبەی خۆت على آثارهم لەسەر کردەوە خراپەکانیان إن لم يؤمنوا كاتك إيمان ناهنا بهذا الحديث بو قرآن أسفل داخل واضحة؟ أو جار خواد فرمي إنا جعلنا ما على الأرض زينة لها بيقمان إيما جراو مانا ما على الأرض هرتي لسر زوي هي بزينة لها بما يجواني ورازاوي زوي خواهي قورة هرتي لسر زوي درستي كردوا بو أو درستي كردوا زوي بي برازينتوا زوي بي جوانك لنبلوهم بۆ ئەوەی تاقیان بکەینەوە خەڵکی ئەیهم کامەیان ئەحسەن و عەمەلە جوانترین کردار ئەنجام دەداوە لە سوورەتی مولکیش خوێندمان خوای گەورە تەبان هیچ ئەگەر خراپە و چاکە هەبێ دەبێت کامیان بکەی حتمما دەبێت چاکەکەی بکەی بەڵام ئینسانی ئیماندار و هیممەت بەرز هەمیشەش لە ناو چاکەکاندا بە دوای
چاکترینەکەی دەگەڕێ بۆی لە قیامەتێ خوای گەورە چاکترینەکەت بۆ بکا بە پێوەر ئنا جعلنا بێگومان ئێمە جێراومانە ما على الأرض جێراومانە یعنی دروستمان کردووە هەرچی لەسەر زەوی هەیە بەزینەتەن لەها بەمایەی جوانی و ڕازاوەی زەوی لینەبلووەهم تا تاقییان بکەینەوە ئینسانەکان ئەیهم کامەیان لەسەر زەوی ئەحسەن و عەمەلە جوانترین کردار ئەنجام دەدا وازحە پاشان ئەو جوانیەی سەرزەوی تاکەی دەمێنێتەوە تا سەر دەمێنێتەوە بێگومان نەخێر وئینا بێگومان ئێمە لە جاعلونە بە دڵنیاییەوە دەیگێڕین دەیگۆڕین ما عەلەیها هەرچی لەسەر زەوی هەیە وەک دەڵێ بەرەو لە ناو چون دەیبەین دواتر سەعیدەن زەویەک دەمێنێتەوە بەس گڵ جوڕوزە بێ گژ و گیا و بێ دار و درەخت و بێ بەرزی و نزمی کە قیامەت دادێ ئێستا زەوی شاخی تێدایە زەوی جوان کردووە وایە ئەو باڵەخانە و کۆشک و تەلارانە و باخ و باخاتانەی خەڵک دروستی کردوون هێندێک شوێن هەیە هەر خۆشە تەماشایکەی وایە ئەو گژ و گیایی کە بەهاران دێتە دەرێ ئەنواع ڕەنگ و ئەنواع بۆن هەر خۆشە تەماشایکەی بەڵام جوانی ئەوانە تاسەرە بەبێ گومانی چۆن جوانی ئەوانە تاسەر نییە مرۆڤیش یەکێکە لە دروستکراوەکان یەکێکە لەو مەخلوقانەی کە سەر زەوی ئاوادان کردوتەوە بەڵام وەختێک دادێ نێک دروستکراو نێک ڕوح لەبەر لەسەر ئەو زەویە بوونی نامێنێ وئینا لەجاعلونە بێگومان ئێمە دەیگێڕین ما عەلەیها هەرچی لەسەر زەوی هەیە بە سەعیدەن سەعید یعنی بە زەویەکی گڵی جوڕوس هیچ تێدا نەبوو تەخت کە هیچی لێ جوڕوس زەویەکە کە هیچی لێ یعنی پێ وایە قەتیش هیچی لێ سەوز نەبووە یعنی هیچی لێ نییە هیچ و پێشت وایە قەت هیچی لێ سەوز نەبوو ئەوەندە خوای گەورە بە تەواوی تەختی دەکات و وێرانی دەکات وئینا لەجاعلونە بێگومان ئێمە دەیگێڕین لەمە دووە ما عەلەیها هەرچی بەسەر زەویەوە هەیە جا ئەوەی لەسەر زەویە شاخە دارە درەختە هەرچیەکە سەعیدەن دەیکەین بە گڵێکی جوڕوس بێ گژوگیا و بێ سەوزایی و بێ هیچ شتێک ئەو جار خوای گەورە دێتە سەر بەسەر هاتەکەی دەفەرمێت ئەم حەسیبتە جا هۆکاری هاتنە خوارەوەی ئەو سوورەتەی ئەوە بۆ کە کاتی خۆی بتپەرستەکانی مەککە لەگەڵ جوولەکەکانی مەدینەی عیلاقەیەکیان هەبوو لەگەڵ جوولەکەکانی مەدینەی دوو کەسیان بە تایبەتی لە مەدینەیەوە ناردبوون بۆ مەدینەی لە مەککەیەوە بۆ مەدینەی بۆی لە جوولەکەکان بپرسن شتێکمان فێرکەن محمەدی پێتاقیکەینەوە بزانین پێغەمبەرە یا پێغەمبەر نییە تاوان تیانزانی جوولەکە ئەهلی کتابن و لە ناو تەوراتەکەی ئەواندا ئەگەر پێغەمبەری ئاخیر زەمان هەبێ نیشانەکانی باسکراون جوولەکەکان دەزانن فعلەن دەشیان زانی دوو کەسیان ناردن چوونە لای جوولەکەکان گوتیان بڕۆن یەک دوو پرسیاری لێ بکە ئەگەر جوابی دانەوە بزانن پێغەمبەرە ئەگەر جوابی نەدانەوە بزانن پێغەمبەر نییە چونکە ئەو ڕووداوانە هیچ کەس نایزانێ کەسێک وحی بۆ نەهات پێ یەک لە پرسیارەکان گوتیان بڕۆن باسی هاوڵانی ئەشکەوت لە محەممەد بپرسن بزانن چێ بوون و لەکوێ ژیاون و چەند ماونەتەوە بەسەرهاتی دووەم باسێک دیلقەرنەینی لێ بپرسن دیلقەرنەین چێ بووە فعلەن دێنەوە ڕێک دەچن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێن باسی هاوڵانی ئەشکەوتمان بۆ بکە و باسی دیلقەرنەینمان بۆ بکە پێغەمبەر بەبێ بەکارهێنانی ئینشاء الله کە دوایە دەیگەینێ دەڵێ بەیانی وەرنجاوتان دەدەمەوە بەڵام خوای گەورە تەمان لەبەرەوەی ئینشاءڵای بەکارنێناوە و ویستوێتی تەمبەی کات و فێریکا 15 ڕۆژ وحی لێ قەتع کردووە جارێەوە هەر بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی وحی بەویستی خۆی نەبووە گەر بەویستی خۆی با خۆی احراز نەدەکرد هەرەو کاتی جوابی دەدانەوە وایە دوای 15 ڕۆژەکەش تەمان ئەگەر هاتن باسی هاوڵانی ئەشکەوت و باسی دیلقەرنەینی بۆ کردن تەمان ئیمانیان هەر نەهێنا بۆ چونکە لە بیانوو بوون بۆیە چوبوون ئیحراجی کەن و وەک دەڵێ بێقسەی کەن بەڵام جوابیشی دانەوە بەڵام هەر ئیمانیشیان نەهێنا ئەوەی قابلی هیدایەت نەبێت جاری وایە هەرچی پیشانی بدرێ هەر ئیمان ناهێنێ جا ڕووداوەکە جارێ بە کورتی باسی دەکات دواتر بە درێژی سەرەتا دەفەرمێ ئەم حەسیبتە ئایا وا گومان دەبەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەن ئەصحاب الکەهفی کە بەبێ گومانی هاوڵانی ئەشکەوت
هاوڵانی ئەشکەوت یعنی ئەو چەند کەسەی کە چوونە ناو ئەشکەوتەکە و خی گەورە لە ناو ئەشکەوتەکەدا خەوی لێخستن و لە دەستی ستەمکارەکان پاراستنی وەڕەقیم ئەو ڕەقیمە قسەی زۆر لەسەرن هەندێک دەفەرمونون ڕەقیم لەگەڵ کەفی هەر یەکشتن ئەشکەوت دەفەرمون ئەشکەوتەکەش ناوی ڕەقیم بووە هاوڵانی ئەشکەوت و هاوڵانی ڕەقیم شکەوتەکە کە ناوی ڕەقیمە هەندێک دەفەرمونون ڕەقیم ئەشکەوتەکە هیچ دیارەکە هاوڵەکان خەویان تێدا لێکەوتووە ڕەقیم گوندەکە بووە ئاوەدانیەکە بووە و هەندێکی کە دەڵێن نا ڕەقیم ئەو لەوحەیە ئەو تەختەیە کە دواتر ناوی هاوڵەکانی لەسەر نووسراوە هەندێکی کە دەفەرمونون نا هەردوو بەسەرهاتی جیاوازن هاوڵانی ئەشکەوت ئەوەی کە ئێستا لەو سوڕەتەیدا باس کراون هاوڵانی ڕەقیب بیستوتانن ها حەدیثێک هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی سێ کەس دەکا کە دەستنە چۆڵەوانیەکی باران دەبارێت لە ترسی بارانی دەستنە ئەشکەوتێکی بیستوتانە وایە بەردێکی گەورە دەرگای ئەشکەوتەکەی دەگرێ و وەڵحاصڵ دواتر هیچ چارەسەرێک شک نابن جگەلەوەی کە لە بینی خۆیاندا ڕێک دەکەون هەر یەکەیان بەکردەوەیەکی چاکی خۆیان لەخوا بپارێنەوە فعلەن دەپارێنەوە خی گەورە دەرگای ئەشکەوتەکەیان بۆ دەکاتەوە هێندێک دەڵێن ڕەقیم ئەو بەسەرهاتەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خی گەورە لێرە وەکو ئیشارەت وەبیت پێغەمبەری هێناوەتەوە و بەوەحی ناڕاستە و خۆش پێغەمبەر باسی ڕووداوەکەی کردووە لە حەدیثی صحیحدا ڕووداوەکە هەیە جا هەر کامێکیان بێ لێرە الله ئەعلەم زۆرتر لەبەرەوەی بەسەرهاتی سێ ئیماندارەکەی دیکەی تێدا نییە پێدەچێ هەر هاوڵانی ئەشکەوت بن ئەم حەسیبتە ئایا پێت وایە ئەن ئەصحاب الکەهفی بێگومان هاوڵانی ئەشکەوت ڕووداوی هاوڵانی ئەشکەوت وەڕەقیم و هاوڵانی ڕەقیم یعنی ئەوەی ناویان لەسەر لەوحەکان نووسراوە یان ئەوەی لە ئاوەدانیەکەی ڕەقیمدا بوون کانو لە ڕابردوودا من ئاياتنا عەجەبا یەکێک بوون لە نیشانە سەر سوڕهێنەرەکانی ئێمە لە دەسەڵاتی ئێمە بۆ دەسەڵاتی ئێمە جێگای سەر سوڕمانە بێگومان لە ئەسڵدا بۆ ئینسان سەردەی سەر سوڕمانە بەڵام بۆ خوایە کە ئینسانی لە نەبوونەوە هێناوەتە بوون و کە مردن و ژیانی لەبەردەستە بۆ خوای هیچ شتێک سەر سوڕهێنەر نییە بۆ دەسەڵاتی ئینسانی بەڵێ بەڵام بۆ دەسەڵاتی خوا و بۆ عیلمی خوا هیچ شتێک سەر سوڕهێنەر نییە ئەم حەسیبتە ئایا پێت وایە أن أصحاب الكهف والرقيم ببيقماني هاولاني أشكوتو هاولاني كناويان لسر لوحة كنسراوة يان كلا آوداني كدا جياون كانوا من آياتنا عجبا يكيبون لنشانو بسر هاتا سرسر هنا كاني إيما جا خواب دفرمت إذ يعني برك وكاتك أو الفتية أو يعني بنايان برد الفتية كومالا جنجكا إلى الكهف بو أشكوت جاري بس بكرتي إذ أول فتية يعني بيربك وكاتك كبنان برد شي بناي برد الفتية جنجا كان إلى الكهف بو أشكوت كبنان برد بر أشكوت قتيان شي فقالوا يكسر قتيان ربنا آتنا من لدنك رحمة أي پروردگارا بيمان ببخشا للان خوتوا رحمة مهرباني وبزي أويك وهيئ لنا من أمرنا وهيئ لنا آسان كبومان من أمرنا أو كاريكتي كوتوين أو شيء كهاتو تبشمان رشدا رين منيشمان كان رجاي راستشمان بيشان بدا لو تنغاني بمان هنا دري جاء هاولاني أشكوت طبعا نهاتن لبردستي ملكة كي راوستن بلن جا مردن جيان بدستي خوايا نا أوي لتواناي خوان دابو يكم جار روبروي بونوا نصحتي عن كرت بەڵام دواتر کە بە دوایان کەوتن هەڵاتن ڕایان کرد بەڵام هیچ شوێنێکی دیکەیان شک نەدەبرد هیچ دەسەڵاتێکی دیکەی خۆیانیان نەمابوو بە ناچاری چوونە ئەشکەوتەکەی کە چوونە ئەشکەوتەکەی مەبەستم دەسەڵاتی خۆیان بەکارهێنا ئەوجا دوعایان کرد چونکە شتی دنیایی دەبێ وەسائل و ئەسباب بەکاربێنی ئەوجار بپاڕێەوە کە دەسەڵاتی خۆت بەکارهێنا و خۆت تەسلیمی خوا کرد خواشتت بۆ دەکا بەس بۆ خۆت کەم تەرخەمی بکەی بڵێ جا خوا بڕوێت تێوجا خوا دەسەڵاتی داویە عقلی داویە دەبێت دەسەڵاتی خۆت عقلی خۆت بەکاربێنی ئەوجار إذ أول فتية إلى الكهف كاتك بنايان برت كومالا جنزك بو أشكوت فقالوا قتيان ربنا أي خواي إيما آتنا بمان ببخش من لدنك للعين خود
رحمة يعني هرتي مهرباني وبزيت هي وهيئ لنا آساني شيكبومان من أمرنا أو إشي كإستا تيكوتوين أو نارحتي كإستا كوتون يناوي رشد رين منشمانك خوا دعاء قبول كردن يانا كردن هر دعاء كرد فضربنا على آذانهم خوا فرمي هنامان بسر جوكان ياندا خو نستن في الكهف لنا واشكوتا كذا سنين تن سالانشي عدد جمير دراو دياري كراو كدواتر باسي صالة كان دكين فضربنا هناما داما على آذانهم بسر جويان ياندا بسر جويسك كان ياندا طبعا نستن آليتي نستنو أوي كإنساني خويلي دخا لقل أوي بيستنه چونك هر كاتك واد لهات شد نبيستي وزار خولي دكوي ها قدنگو قال لكن دي واني هتا آليتكينا وينكشتوا هر خول لنا كوي ويخواد فرمي فضربنا على آذانهم هناما بسر جويسك كان ياندا لنا وأشكوتك خو نستن سنين تن سالانك على جمير درا ثم پاشان دواي چندان سال ها و چند صدا 300 وانيا دواي 300 ها ثم بعثناهم پاشان بخبر من هنان ليرة زندو كرنوانية چونك اوان نمرد بون ها ثم بعثناهم پاشان بخبر من هنان بوشي من بخبر هنان لنعلم تا آشكراي كين تا دري خين أي الحزبين كامل دو كوملكا أحصى يعني ورترا ساكتر دزاني لما لبثوا كتن ماونتوا أمدا ماويان لنا أشكوتا كدا تنديان بيتش وجا ليرز دو تفسير هنا هندك دفرمون دو كوملكا مبستي خويانن أصحاب الكهف كان لقل أو خلقيك أو كاتي لجيان دابونوي هات نسريان ئەوانەی پێیان زانین ئەوانەی پێیان زانین بۆ چوونێکیان هەبوو بۆ خۆشیان بۆ چوونێکیان هەبوو بۆ خۆیان دەیانگوتی دەیانگوت ڕۆژێک یان کەمتر لە ڕۆژێکیش وایە بەڵام خەڵکەکەی دیکە ها کە پارەکە و فلیمەکە زۆر طبعا ئەوەی جوانە یعنی تەمسیل و وێنایەکی جوان کراوە ڕاستی ڕێک لەگەڵ ئاەتەکان دەگونجێ هەندێک ترش و خۆی پێوە کراوە دەنا ئەویش یارمەتی دەرن بۆ تێگەیشتن لە ئاەتەکان بەشتە تەریخیەکان زانیان ئەوانی سەردەمێکن ها دەناخۆ ئەگەر ئەو پارەیە نەبایە و زیندووەکان نەبانە بۆ خۆیان هەر لە بینی ڕۆژێک و نیوە ڕۆژێکی خلافیان هەبوو ها چونکە چۆن خەوتبوون هەر ئاوا بەخەبەر هاتنەوە ها ئەوەی فلیمەکەی زۆر دەقیق نییە کە سەر و شقڵیان تێک چووە و سپی بووە و چی بووە نا ڕێی دروست و صحیح ئەوەی چۆن خەوتون ئاوا بەخەبەر هاتوونەتەوە ها بەیانی گەیشتونە ئەشکەوتەکەی خەویان لێکەوتووە ئێوارەی بەخەبەر هاتوو یعنی ئەوەی ڕۆژێک کە بەخەبەر هاتوونەوە ئێوارە بووە پێیان وا بووە زۆربیان هەر هەمان ڕۆژە حاڵن لێی بۆیە هەندێکی دەڵێن لە بینی خۆیاندا هەندێکان گوتویانە نیو هەندێکیان یەک یعنی بەس دەوەی خلافە بووە بۆیە دەفەرمێ ثم بعثناهم ئێمە بەخەبەرمان هێنان لنعلم تا دەری خەین ئەی الحیزبەینی کام لە دوو کۆمەڵەیە ئەحساکردن یعنی ورترە لما لبثوا بوي كماونتوا أمد ماوي نشتجبون وقدلي خولي كوتيان لنا أشكوت كذا تنبوا أنجا أخوات فرمتي أو جار بالتفصيلي دي جاري كذا طبعا بكورتي رداوك شونا بكورتي أجر رداوك بوكسك باسكي كومالك جنت إيمانيان هنا بخوا ويا ملكة كيان بيزانين ڕوبەڕووی مەلیکەکەیان بوونەوە مەلیکەکەشیان هەڕەشەی کوشتنی لێکردن لە ترسی ئەوەی مەلیکەکە نیان کوژێ و لە دین هەڵیان نەگەڕێنێتەوە پەنایان بردە بەر ئەشکەوتەکە لەناو ئەشکەوتەکەشدا خوای گەورە فریان کەوت خەوی لێخستن و هیچ کەسێک دەستی پێیان نەگەیشت ئەو کورتەکەی بەڵام تەفاسیلەکەی خوای گەورە لێرە بە تەفسیلتر بۆ پێغەمبەر باز دەکات دەفەرمێت نەحن نەقص عەلەیکە ئێمە دەجێڕینەوە بەسەرتدا نەبەئەهم دەنگ و باسی ئەوان بالحەقی بەڕاستی ئێمە دەجێڕینەوە بەسەرتۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەبەئەهم دەنگ و باسی ئەوان بەڕاستی ئینەهم بێگومان ئەوان فتیەتون کۆمەڵێک گەنج بوون جارێک گەنج ئەوە ئیشارەتی تێدایە کە ئەوەی بە گەنج دەکرێت بە کەسی بەتەمەن و پیر ناکرێت ئەوە نایعنی پیر بێ خێرە و بێکەڵکە بەڵام تەمەنی هەوڵدان و وەک دەڵێ خۆیەک لاکردنەوە بۆ خوا و خزمەتکردنی دین و وەک دەڵێ مقاومەکردن لەگەڵ ناحەزانی دیندا تەمەنی گەنجێتی ڕاستی ئەگەر بۆش ئەو کەسەی کە
لە گەنجەتیدا لەگەڵ دین تێکەڵ دەبێت و بە دین گۆش دەبێت و بە دین گەورە دەبێت لە قیامەتی خوای گەورە دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە ئینەهم فتیەتون ئەوان کۆمەڵێک گەنج بوون بەڵام ئامنوا بڕەبیهم باوەڕیان هێنابوو بۆ خۆیان بە پەروەردگاریان وازحە بۆ خۆیان بە عەقڵی خۆیان بە دواداچوونی خۆیان بە هەوڵی خۆیان ئیمانیان هێنا بەخوا خواش دەفەرمێ وەزیدناهم ئێمەش بۆمان زیاد کردن هودا ڕێنمونی کەواتە هیدایەت ئیختیاریە وایە هیدایەت ئیختیاریە بەڵام تەوفیق بەدەست خوایە هیدایەت دەوێت بۆ خۆت هەڵیبژێری چاکە دەوێت بۆ خۆت هەڵیبژێری بەڵام چێ دەبێت تەوفیقت کە خوا دەوێت تەوفیقت کە خوا دەبێت یارمەتیتدا خوا دەبێت پشتیوانیت لێ بکات دەنا بەبێ خوا هیچت پێ ناکرێ نەحن نەقص عەلەیکە نەبەئەهم بالحەق بێگومان ئێمە دەجێڕینەوە بەسەر تۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم دەنگ و باسی ئەوان بەڕاستی ئینەهم فتیەتون ئەوان کۆمەڵێک گەنج بوون ئامنوا بڕەبیهم باوەڕیان هێنا بە پەروەردگاریان وەزیدناهم ئێمەش بۆمان زیاد کردن ڕێنمونیەکەیان وەڕەبەطنا عەلی قولوبهم وەڕەبەطنا یعنی بەهێزمان کرد دڵیان بەهێزی بە قووەتی مان هێنا بەسەر دڵیاندا چ کاتێک ئیذ قاموا کاتێک ڕاوەستان لە بەرامبەر چێدا لە بەرامبەر مەلیکەکەیدا لە فلیمەکەیدا دیسان تەمسیلێکی زۆر زۆر جوان دەکەن مەرزنێدا قاودەق ئاوا بوو بێ بەڵام وێناکردنێکی زۆر زۆر جوانە کە خەڵک وەک دەڵێ سوزدەی بۆ دەبات و خەڵک بەخوای دەزانێ ئەوان لە پێشچاوی هەر هەموو خەڵکی ڕوبەڕووی دەبنەوە بەبێ منەتی پێی دەڵێن کە تۆ خوانی کە تۆ خوای ئێمەنی خوای ئێمە کەسێکی دیکەیە و وەک دەڵێ ئەو خوایە کە کاتی خۆی پێغەمبەران جا ئەو بەسەرهاتە تەوان لە سەردەمی دەقیانوسی ئەوەی کە ناوەکەی لە فلیمەکەیدا هەیە هەمان ناوە لە کتێبەکانیشدا لە تەفسیرەکاندا بەڵام پێش عیسا پێغەمبەر بووە کە لە فلیمەکەیدا زۆرتر بە ئیشارەتەکان وا پێدەچێت دوای عیسا بوو بێ بەڵام ڕووداوەکە پێش عیسایە و تەبان چونکە لە تەوراتدا بەسەرهاتەکە نووسراوەتەوە نەک لە ئینجیلدا کە تەورات تەبان پێش ئینجیل هاتۆتە خوارێ خوا دەفەرمێ وەڕەبەطنا عەلی قولوبهم بەهێزی و پتەوی و قایمیمان هێنا بەسەر دڵیاندا ئیذ قاموا کاتێک ڕاوەستان لە بەرامبەر مەلیکەکەیاندا فەقالوا گوتیان بێکەوە ربنا رب السماوات والأرض پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە لەن نەدعووە هەرگیز ناپەرستین هاوار ناکەینە هیچ خوایەک من دونیهی جگە لەو خوایە کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئیلاهەن پەرستراوێکی دیکە لەقەد قولنا بێگومان ئەگەر بڵێن خوا شەریکی هەیە نەعوذ بالله کە بڵێن خوایەکی دیکەمان هەیە جگە لە ئەڵڵا ئیذەن شەتەتە ئەو کاتە قسەی درۆمان کردووە قسەی نابەجێمان کردووە قسەی ناڕەوامان کردووە قسەکەمان قسەیەکی نادروستە چونکە قەنەعەتمان وانە باوەڕمان وانە باوەڕی ئێمە ئیمانی ئێمە ئەوەیە کە ئەوەی ئێمە دەبێ بیپەرستین و هاواری کەینێ ئەو خوایە کە ئاسمانەکان و زەوی دروست کردوون وەڕەبەطنا عەلی قولوبهم وەڕەبەطنا عەلی قولوبهم یعنی قایمی و بەهێزی و دامەزراویمان هێنا بەسەر دڵیاندا وەڕەبەطنا یعنی دامەزراومان کرد بەهێزیمان هێنا بەسەر دڵیاندا ئیذ قاموا کاتێک ڕاوەستان بە جەماعەت فقالوا گوتیان ربنا رب السماوات والأرض پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە لەن نەدعووە من دونیه هەرگیز ناپەرستین ئێمە من دونیه جگە لەو خوایە ئیلاهەن پەرستراوێکی دیکە لەقەد قولنا بێگومان ئەگەر وا بڵێن لەقەد قولنا ئەگەر بڵێن خوایەکی دیکە هەیە پەرستراوێکی دیکە هەیە ئیذەن ئەو کاتە شەتەتە یعنی ئێمە قسەی ناڕێک و نادروست و ناتەواومان کردووە و قسەکەمان لە شوێنی خۆیدا نییە ئەو جار خوا دەفەرمێتی لە سەرزاری ئەوان هاولائی ئەوانەی ئێوە دەیبینن بە مەلیکەکەیان دەڵێن بەدەسەڵاتدارەکان دەڵێن هاولائی ئەوانەی ئێستا سوزدەت بۆ دەبەن و کڕنۆشت بۆ دەبەن قەومونا کە سوکاری ئێمەن بەڵام ئیتەخەذوو من دون الله آلهة اتخذوا يعني پرستویانن کردویانن بخوای خۆیان من دونه جگە لە خوای ئاسمانەکان و زەوی ئالیهەتەن پەرستراوێکی دی هاولائی ئەوانەی کە ئێوە دەیان بین و ئێستا یعنی ئێوە دەپەرستن و بەنداتی بۆ ئێوە دەکەن قەومنا گەلی ئێمەن کە سوکاری ئێمەن یعنی ئێمە لێوە چاتر دەیان ناسین بەڵام اتخذوا من دون الله اتخذوا يعني پەرستویانە
کردویانە بە خوای خۆیان من دونیه جگەل لە خوای ئاسمانەکان و زەوی ئالیهەتەن پەرستراوێکی دی لەولا عنی خۆزیە یەئتونە دەیانهێنا عەلەیهم لەسەر ئەو پەرستنانەیان کە دەیکەن بۆ غەیری خوا بسولتانین بەین بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا. جا لە ئاخریدا دەفەرمون چی فەمەن ئەظلەم چێ لەو کەسە ستەمکارترە یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە ممن افترا لەو کەسەی کە هەڵدەبەستێ على الله بەناوی خواوە کەذیبە درۆ لەو هؤلاء قومنا ئەوانە کەسوکاری ئێمەن اتخذوا من دونه پەرستویانە جگە لە خوای ئاسمانەکان و زەوی ئالیهەتەن پەرستراوانێکی دی لەولا یەئتونە عەلەیهم خۆزیا دەیانهێنا لەسەر ئەو پەرستنانەیان بسولتانین بەین بەڵگە و نیشانەی ئاشکرا. فەمەن ئەظلەم چێ ستەمکارترە ئەوەیدا پێدەوترێ ئیستیفهامی ئینکاری یعنی هیچ کەس لەو کەسە ستەمکارتر نییە کەس دەکا کە ئیفتەرا عەلە الله هەڵدەبەستێ بە ناوی خواوە درۆ دەداتە پاڵ خوا جا ئەو کاتە دەبێتە درۆ هەم بۆ خۆی دەزانێت درۆیە هەمیش بە ناوی خواوە دەیکا ئەو کاتە دەبێتە دوو جەریمە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.